تەلەڤیزۆنی HD گەڕیان دەست خۆش بێ سپاس دەکەم هەموو جارە بین بە عەزیەت بۆ جەنابە ئەو گۆرانی بێژانەی گەرمیان پەیوەندێکی پتەویان لەگەڵ ئەم پیاوە هەیە خۆ منیش کاک بەرزانەر هاوڕێی کۆنمە و با بڵێن ئەوە بەزیتر لە ڕێی کاگارامەوە ماڵ یاوا بە ئیشەکەی بۆ ئێمە و بۆ ستافی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزۆنی HD گەڕیان ئاسان کردووە دەستی خۆش بە کاگارام سپاس بۆ کاک جەزای گوڵ و دڵ کاک جەزا ئەمڕۆ داوای لێبوردنی لە یەکەین بەخوازان زۆر لە لای فادەر ناتی بطل يوم فيلم أحمد والله صار شامت ورا بطولة كم بدانا اللي فيلم كاتم تشيها تسرتها فيلم جاك في شجنين بتوع كشريت فيلم جاك داخل بس يدوك أمر كعبرنا هذا من درنا دەست و چاو خۆش بێ سپاس دەکەم زۆر مەمنونم دەست و چاوی کاک ڕێبازی گوڵ خۆش بێ ئەمڕۆ هەستا بەکردنەوەی لایفەکان و بە مۆنتێر و تەلەڤیزۆن و ڕادیۆکەش دەست و چاوی خۆش بێ سپاس بۆ بانەخان بۆ وەرگرتنی پەیوەندیەکان سپاسی کاگالانەکەم بەرپرسی پەیوەندیەکان سپاسی هەر هەمووتانەکەم چاوی یەک بە یەکتان ماجەکەم خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەو خۆی توانن لە ڕێی ئاسیاوە 1970 471 52 64 یان وایستا 1970 یان ڤایبەر بۆ کوردانی تاراوگا 1950 خۆشەویستان بۆمان شێرکەن بە قوربانتان ئەمڕۆ کاک بەرزان هەڵبەتە دەمێکە تۆڕی بۆ هەڵەین ئەمڕۆ بە تۆڕەکەەوە بوو بۆمان ناگیرا ماشەڵای لەبێ کاک بەرزان مەشغوڵێتی زۆرە و ئیشوکاری زۆرە یاخوا لەش و ساغ بێ سەرکەوتوو ئینشەڵڵا سپاسی کاک ئەحمەد خۆشناوەتیەکەین بەرپرسی ئەدمینی هەموو پەیجەکانمان دەست و چاوی خۆش بە کاک ئەحمە و ئەم شەو لە تەلەڤیزۆنی شابۆمان پەخشکەرەوە بە قوربان دەستی خۆش بە ڕێز و حورمەتمان هەیە ئێستا گەرمیانەکانی تر بەر تەلەفۆنمانەیەن لە کەرکووکەوە کێمان لەگەڵا کاک هاوڕێی گوڵ لە کەرکووکی سەربەرز و جوانەوە خاڵ هاوڕێ بەداخەوە دەنگی کاگاوڕێ نایە بۆ ئێمە بە هیوای ئەوەی ئیشاڵڵا پەیوەندی بکاتەوە کاک ئارام کاک جەزا یەکسەر زۆر تاخیر بووینە چینە لای گۆرانیشی کاک بەرزان مامەساگیان ئەبین بە عەزیەت بوو داغڵە کرد کاگاوڕێ ئەم کاتە باش کاک جەنابجان ئێوارەی کەرکووکت باش ئێوارەی جەنابتان و هەموو گەرمیانەکان باش جا تۆ گەرمیانی میوانت بێ ئەبێ کەرکووکی نەیکا بۆی نابێ من نالێم سڵاو لە کاک بەرزان ئەلێم سڵاو لە کەرکووک سڵاو لە کەرکووک وا لە سلێمانیە ئەزیزی منی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم هیوادارم زوو گەرمیانی بێت جاخۆ ماشەڵا بەخوای گەورە هەتا دوو گەرمیانیە هێنم ئەنجا شوێنێکی ترێنم کاک بەرزان کەسێکی بابلین نمونەیە لە کەرکووک ئەبووە ئەبێ کاک بەرزان خۆی ماوە بێ پەیکەرەکەی دروست بێت بەڕێزی چای منی سپاسەکەم کاک بەرزان تاکە هونەرمەندە کە لە کەرکووک دڵی پێ خۆش بێ بە قوربانت هیوادارشم ئەو گۆرانیەمان بۆ بڵێ ئەوەی ئێوارە پێشەوەی تۆ وێڵای من هینەکە بوون لە داغڵ بوو نابوون خۆ حاضر کە بەخوا هەر پێ دەڵەن جایتر پێ بەخوا لە لایڤەکە پێشوەقت لە لایڤەکەی خۆتەوە واسەی دەکەم پێی دوت ئاگام لێیە بەڵێ بەڵێ دەست و چاوە خۆش بێ هیوادارم بەرنامەکەتان هەر سەرکەوتوو بێ کاک بەرزانش بۆ کەرکووک بمێنێ ناڵێم کەرکووک بمێنێ لەم کاک بەرزان بمێنێ بۆ کەرکووک دەست و چاو خۆش بێت تۆ برای بەڕێزی ئەمەی خاڵاوی جان برایەکی ئەزیزی ڕادیۆی میلی گەڕیان دەست خۆش بێت کاک جەلەل حەیاتەکەم سپاس بۆ پەیوەندیەکەی کاک هاوڕێ حورمەتمان هەیە بۆ کەرکووکی قودسی کوردستان و بۆ هەموو گەرمیانەکان ئەچینە لای گۆرانیەکی مامەسا بەرزان وێنەوە خزمەتانە با بڕوا باوکی من کاک جەلال من حەزەکەم پێشەشی شت بڵێم بە قورعان نەمێ ئەخر داغڵە بووم خۆتم با گۆرانیەکەی بە هاچیان بۆ نووسی و ئەڵە کاک جەلال دڵمان تەقیەوەمان چاوەڕێ کاکە سپاسی تۆکەم مەمنونم دەست ماجەکەم گەرمیانیەکەم ئازێتێکی شەهات بۆ قەنەزی بەدەما کاکە جەزای خۆشەویست قوربانت و کاکە ئالان ڕەفیق دۆستێکی خۆشەویستی منە و بەڕێوەبەری ئەم کەناڵی ئێوەیە ڕێزمان بۆ جەنابی سپاسی و کەسانێکم کەوا گوێبستی ئەم رادیۆن ئەم تیڤیان ئەو بەرهەمانی کە پێشکەشەکەن هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت زوین نەبن لێمان ئاکوورە خۆشتمان ماوە ئێشتا ئەە بەسەر حەزم کرد شتێک بڵێن دەست خۆش بێ ئەمانەوەی ها یەک ئەم گۆرانیش هۆنراوی کاک نزاری سوورچیە لێرەوە چای ماچەکەم کاک نزاری سوورچی ڕێزمان هیوادارم بەدڵی ئەو بینەرانە بێت و بەدڵی ئەو شۆگران و ئەوەی زۆر باش دەست و چاو خۆش بێ و هەرچی تۆ بیڵی خۆشە چای من سپاس
دڵەکانم ژیانی من بۆ ئێوەم هەیە مەرچی بکەم من ناتوانم دوور لە ئێوە بێودەیە ژیان خۆشە لەگەڵ نیەوە وەک باشتی سەرزانینە دوور لە ئێوە هەرچی مەبێ وەک هاوڵزێکی بەردینە دوور لە ئێوە هەرچی مەبێ وەک هاوڵزێکی بەردینە ناتوانم تەناساتێ بێوەبێم لەم ژیانە مەرچی خۆشی ژیانە بێوە بۆ من زیندانە ئێوەنداجی شکۆمەندی سەربەرزی من لەم ژیانە بڕۆن بڕێگای ڕاستیان وای گەورە ئاگەی لێتانە 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 خاتری فەخری عالەم بەخێر بێتەوە کاک جەزا گیان دەستە خۆش بێ گەرمیانی گیان ئەو دەسانە خۆش بێ بەڕاستی حساب کە کاک جەزامان هەر بە زۆر پێوە کردن زۆر سپاس کاک جەزا گیان چای کاک جەزا هەمیشە فریاد ڕاستە هەموو کاتێکیش فریای منی دەکەوێ قوربانت چایە جا کاک جەزا شتێکم بیرکەوتەوە میوارێکە تۆ هاتی ژوور و سازەکە بەدەستەوە بوو مامۆستامان هەیە مامۆستا ئەمەی دوکانەکەی هەیە دوکانە پچکۆلەکەی مامەسەعاتە زۆر پیاوێکی خۆتان ناسات جوانە لەم ڕۆژانەیە هاتمە خوارەوە لەگەڵ دراوسێ دوکانەکەیان مەقۆمەقۆیان بوو جا مامەسا پیاوێکی زۆر جوانە گوتم مامەسام کاتە باشەوە چییە با بڵێن دراوسەکەی کوورەوتی کاکە چۆن چییە کاک جەلال وەڵی مامەسا چۆ بە نانخواردن جیتارێکیان لێ بردووە جا دراوسێکەشی با بڵێن جنێوی بەو کەسەی کە جیتارەکەی بردووە مامەساژ ڕۆنگە جوان بوو ئەیوو جنێونەی بە قوربانە بم وتی بۆ وتی ئەو کەسەی کە ئەو جیتارەی بردووە لەوا چێ پێویستی بوو بێ زۆر پیاوێکی جوانە دایمە ئەڵێ جەژنە لای ئەو بەڵێ خۆشەویستیم بۆ هەیە زۆر پیاوێکی خۆش بوو وتی کاکە قسەی پێ مەڵێ وتم بۆ قسەی پێ نەڵێ وتی بەشکم کابرا پێویستی بە جیتارەکە بوو بێ وتم یعنی لێشی بردووی تو هێشتا دیفاعیشی لێ یەکەی جاشتی وە ئەبێ پیاوێکی خۆشەویستە مامۆسا کاک بەرزان بەڵێ گیان ئەوەنەی من ئاگام لێ بێ مەشغوڵیاتە ماشەڵا زۆر زۆرە بەڵێ باش فترەیەکی زۆریش دوورکەوتیتەوە ئێستا کە هاتوویتەوە ناو میدیا با بڵین بە تایبەتی شتەکانت
نەڵین لە ڕووی تحفەیە ئەچێتە ناو خەڵکەوە خەڵک بەڕاستی گوێی لێ ئەگرێ و من هیوادارم هەموو هونەرمەندێ یان نەیڵەیە کەوتی ئاوا ئیشەکانی کارەکانی کەم و پوخت و جوان بێ. باش با بڵین هەر لە قەرەهەنجیری جەناب نیشتە جێبووی ئەوەی هەر ئەسڵم ئەوێ بڵێ هەر لەوێشی بێجگە لە کاری هونەری بەچیتەوە خەریکی وەڵی مە ببورە دوکانێکی قەسابیمانەیە هەمان قەسابین باش و خەریکی فەلاحەت و زەرعات و شتی باشە یاخوا لەشە ساڵێ کاکە تۆ ڕەسەنی لە دووسێ لاوە ڕەسەنی لەلایەکەوە قەسابن لەلایەکەوە جوتیارن لە لایەک شۆ هونەرمەندی باخێکی خۆشیش هێڵێن یەی نەخزمەتەیش کاک فەرمانمان لەگەڵایە لە بەریتانیاوە کاکجارم کاتێ باش قوربانە بم کاکە فەرمان جەنابە باشی زۆر باشم سپاس فەرمانم فەرمانشوانی دۆستی خاڵە ئارام کاک بەرسان دۆستی خۆ من لە خێرەتمیانەکەم زۆر قوربانتم کاک فەرمانجیان دەستخۆشی بەرنامەکەم کاجلای شەکەم تۆش زۆر عەزێتە خۆی بەم بەرنامە بەوانەوە سپاس دەکەم هەردوو چاوی منی بە قوربانە بم کاکە فەرمانجیان بەڕێز هیچ شتێکم نییە بەس پێم خۆش و بەشداری کەم لە بەرنامەکە قوربانتم کاک فەرمان ئێمە زیاتر خۆشحاڵین بەڕێز کاتێش خۆش وای تەمەند درێژی بوویەوە خواویستان پێخواتان لەگەڵ بۆ جەنابیش خاوەن ڕێزی دەست و چاو خۆش بە کاکە فەرمانجیان پەیوەندیمان نییە خۆ کاک جەزا ئەمڕۆ زۆر لە کاتان ناگرم کوڕێکی ڕەفیقم دوو لە ڕوویەوە عیب نەبێ مەیمونێکی هەبوو منیش حەزم لێی کرد بەڕاستی کاک بەرزان کاکە حەزم لێی بوو مەیمونێکی پشکۆلە بوو بەس من نەمزانی مەیمونەوە عەجوول و ئەوەیە وتی کاکە با پێوە نەفرۆشم وتم پیاوی چابە هەرچەندێک بڵێ دەمێ وتی جەلال درۆ لەگەڵا ناکەم ئەم مەیمونیە 9 جار فرۆشتومە هەموو جارە گەڵاونیوێکم لێ خێر کردووە وتم بۆچی وتی هێنەوە بۆم 150 دلاری لێ بڕم وە دەمەوە ئەمەنەوە وەڵایتر منیش گوتم کاکە کێشەم نیە وتی سێوە ڕقەونیوم پێیاوتم ئەمە سێون کاکە لێم وەرگر هێنامەوە هەر جارەوە دایکم لە حەوشەکەی وتی قەڕی قاتی خوارەوەی نەخێ ئامان تیەوە پیسەوە چییە ئەخر زیینە بوو بە جدیش زۆر جوان بەخێویە کرد کەتەلۆکیشی لەگەڵا بووی بێ ئاوا بەخێویکەیت و شتی بیتێ منیش هەرچی سەیری ژووری میوانوینەکەم کردتم بەخوا بە کەڵک نایە لە نووسنەکەی بەستمەوە زنجیرێکی احتیادی پێوە بوو ئەنجام ئەمل و تەرتیبات و زیینیان بۆ کردبوو بڕوا و قەنەعەتم پێ بکە کە دەوری دوانزەوانەی تر هەموو شتێکم بۆ تەرتیب کرد و بەرما لە ژوورەکەیە بە زنجیرەکەشەوە کاک جەزا بەیانی کە هەڵاسم سەیرەکەم یەک سەرینمان نییە هەڵنەوەشا بێت بەس کەنتۆرەکەی بۆ نەکرا بوو ئەویش ئەگەر دەڕنەفیز و پلای سبایەتە ئەویش هێڵەوەشا هەر هیچی نەهێشت بوو تەلەفۆنم بۆ کردم کاکە وتی ئاوتم بابە بۆ خاتری خوا هەر ماڵەکەی کاول کردم جاخۆ بی بە مەمەتباخەکە یەکشتم بە ساقی بۆ دەرناچێ وتی کاکە تۆم بێنەرەوە کێشەی نییە زەرەر لە تۆ وەرناگرم چاوتم زەرەریی خۆ ئەڤەلۆنم دەرنەکردووە مردم نەمرێ مەیمونێکە یەخشەوە بردوومە بۆ دێنمەوە وتی بەخوا لەبەر تۆ نەبیایە لێمە بڕی وەڵا بۆم بردەوە جا ئەو برادەرم ڕێزم بۆی هەیە با بڵێن یەک چاوی نییە ماتۆڕیشی پێ با بڵێن شەوێ لە شوێنە بن تەلەفۆنم بۆ کرد وتم کاکە ئەوە بۆ نایوتی کاکە ئەم هەتیوە بەسەر کۆڵمەوەیە جا پچکۆلە و هین بوو ئەوە باوەش کرد بە ملیا بەس با ئەوش زیاتری دارەیە کرد ئەیو کە لەگەڵ ماتۆڕەکە سەریع لێ خڕم چاوە ساقەکە مەگرێ بۆی هێواشی کەمەوە بڕوان پێ بکە ئەو کوڕە داماوە لە حوتەوە بەڕێنی گۆشت بۆ سیتەک ئەیو هەر لەگەڵ ئاوی لێ بکەم ێستا چاوە ساقەکە مەگرێت لەکە هیچ نەبینێ بێ هێواشی کەیتەوە لێرەوە خۆشەویستیم بۆی هەیە هەردوو چاوی ماجەکەم خۆشەویستان ئەچینە لای گۆرانێکی خۆشی تری مامەسا بەرزان و ڕاستەوخۆ لە خزمەتان نابین لە ئێژدی گەڕیان لە ناو سیارەکانتانە لە 94.1 کاک مامەسا ئیدریس بەخێر بێی لە لایفی ڕاستەوخۆی فەیسبوک و ئەنیستا و تیکتۆکەکەی جەلال گۆمەش جان بەخێر بێی بابە با بڕوا خاڵە ئارامی جان
تو زیکه تماشاکه تماشای شیخ لکه با تو زیکه تماشاکه تماشای شیخ لکه بدم تبارک واکه دزارندی تو نجیبو بدم تبارک واکه دزارندی تو نجیبو باشد مدینه بلند جوله رو رخسار باشد مدینه بلند جوله رو رخسار بباقی زیر و هنار دوارت والمغانی توار بباقی زیر و هنار دوارت والمغانی توار بلا ماری مدبوز دیرکیا قلندر بلا ماری مدبوز دیرکیا قلندر بو محزونی کی قرباسات کوا عمری خویدا بدر بو محزونی کی قرباسات کوا عمری خویدا بدر
دەمە خۆش بێ یاخوا بەخێر بێتەوە سپاسەکەم. دەستی کاگارام و کاکجەزا و کاگالانیش خۆش بێ سپاسانەکەم کاگالانیشیان داغڵ کرد هەر لەولایەوە با بڵێ ئەم بەرنامەی تۆڵی حرمەتەن هینە یەک تۆزیتر ئاسپێکی تر ئاوا بێ بە عازبە تاویە یاخوا بەخێر بێنەوە دەستان خۆش بێ ئەم گۆرە چێ آخر خانە تاچی دیکەنەوە باوەکو دەریاکەمان لێنێ لە هینەوە تەواوە ئالان خانمان لەگەڵایە لە هەولێری قەڵاو منارەوە بڵاو ئەم کاتە تاوای داتەکان پڕگە لە خۆشی وەختەوەری و کامەرانی ئاسیدەوی سڵاو لە جەنابیش خاوەن ڕێزی ئالان خانی بەڕێز زۆر سپاسانەکەم زۆر بە خێراتنی گەرمی هونەرمەندی ئازیز و بەڕێز و خۆشەویستی لەگەڵا شیرین کاکە بارزانی گوڵ و دڵ بەسێن بەڕاستی کاکە بارزانیەکێکە لە هەرە هونەرمەندە جوان و پڕمانایەکان بەڵام بەداخەوە تا ئێستا هیچی بۆ نەکرا وەکو هونەرمەندێکی وەکو بارزان چاوی هەموو شتێکی جوانە بەڕاستی زۆر سپاسەکەم چاوی منی بەڕێزی تاوتمازەکەنی وە سەرکەوتنی تەمەندرێژی بۆ دەخوازم و هیچ داواکارێکم نییە هەموو گۆرانیەکانی هەر گۆرانیە کوتابەتمەندێکی خۆی هەیە بەڕاستی کاکبەرزان هیوای سەرکەوتنی بەردەوام بوون و تەمەندرێژی بۆ دەخوازم هەمیشە لە خۆشبەختی دابژی کاتی خۆش زۆر زۆر سپاس بۆ جەناب سپاس دەکەین هەولێر ئێمەش ڕێزمانەیە بۆ هەولێری قەڵاو منارە وەڵاهی ئالان خان وەکو شت نەکردن ناشکوری نەبێ ئەوە سەرۆکی ڕێکخراوی هونەری میلی لێرە دانیشتووە بەڵام ئیتر پشتیوان بەخوا ئەگەر هەرچی بۆ ئێمە بکرێ کاک بەرزان لەسەروی ئێمەشەوە حرمەتێکی تایبەتی هەیە پشتیوان بەخوای گەورە کاکجەزا خەریکە ئیشەڵڵا بەتەمان شتێکمان بۆ بکرێ ئەوە لە ساسە ئەگەر کاکجەزا هەرچی بۆ بکرێ بێ کاک بەرزانی ژەوەی بۆ بکرێ فەرقی نییە ئەندامێکی کارای هونەر ڕێکخراوی هونەری میلی ئەم پیاوەش پشتیوان بەخوای تر چاوەڕێی خوای گەورە کاکجەزا هیچ بۆ هونەرمەندە دێرینە دەنگ خۆشانە بۆ کەسیان نەکراوە تەنها بۆ کۆمەڵە خانمی تەجمیل کراوە کە تەجمیلیان بۆکەن پێشەوە گۆرانیان بۆکەن و کلیپیان بۆکەرە جینا بەدا وەکو تری ژێ وەکو خەباتی ڕێکخراوی خۆ دەزانی دوای مساڵە خەباتە سوپاس بخوا خەریکە پرۆژەیەکی نیشتەجێبوون خەوێکە بێ بەڕاستی بۆ هونەرمەندانی میلی ئیتر هیوادارین دەسەڵاتداران و ئەم حکوومەتەی کە هاوبەشە لە نێوانی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەیە ناومێتمان نەکەن لەم کاتەیە و پرۆژەیە جێبەجێ بێ بۆ هونەرمەندانە و وڵی جێبەجێ شکر خەریکە جێبەجێ بێ پاڵەکی ماوە منیش لێرەوە داوا لەو بەڕێزانە ئەەکەم کە وعدیان پێیاوین و کەوتۆتە با بڵێن جێبەجێکردنەوە بێ ئومێدمان مەکەن چەند پیاوێکی ئاوا با بڵێن چەنەهای چەند ساڵە لە هونەری میلیا کارەکانیشی 100% جوانن کە چاوەڕێی هیمەتی جەنابتانی کاک جەلاجیان بەدەلەوە گەڕەکی فەرمانبەران هەیە گەڕەکی ئەندازەران هەیە گەڕەکی نازە مامۆستایان هەیە بۆ گەڕەکی هونەرمەندان نەبێ ئێمەش مافی خۆمانە هونەرمەند بەشێکی گرنگی وڵاتی وەک ما وێمە چەند ساڵە لەمە و بەریش حەقی خۆمان بۆ بەس ئێستاش ئەگەر هەر بۆمان بکەن سپاسیانەکەین با بە وەڵام من یەک کۆڵ مەمنونم وەکو ئەوەیش بڵێ وەڵای من و کاک بەرزانی تەجمیلمان کردووە ئەمڕۆ ڕیشمان تاشیوە ئەی بۆ کلیپتان بۆ ناکەنەوە کاکە پێویستیمان بە کلیپ نییە ئێمە ئێمە خواکامان هێنووەمان بن کێشەمان نییە با بە کلیپمان ناوێت بەڵێ کاک بەرزان شتی با بڵێن تۆ هەمیشە شتی تازەت پێویست ناکە بەس بەتەمای یعنی شتێکی تازەگەری بکەی یان شتێکی نوێتر لە ئیشەکانی خۆت تۆ ئیشەکانە زۆربەی زۆری لە دانیشتنایە لەگەڵ ئەم پیاوەیە ئیشەکانت بڵاوە بێتەوە و گوێگر زۆری پێخۆشە وڵای کاک جەلال من با بڵێن گۆرانێکم کردو بۆ هەڵەبجە بڕاپی ساڵێکە دانکەم تەجی کردۆمێت تەسوورێکی با بڵێن پرۆفشناڵی بۆ بکرێت گەورە بەڵێ بەڵام ڕێک ناکەوێت چکە پێویستی بە خەڵکانێکی زۆرە لەگەڵ ماڵن ئێڵە مەترسم هەڵەبجە کەس نییە بڵێ کاکە وەڵی ئەی بۆ لێرە بە پاس خەڵک نابێت کۆ وڵی بەنیازم ئیشەڵا ئیم ساڵەگەر خۆیان بێت بەتمان بیکەم ئێوە کاک جەزا خەوە نەبێ کاتێشتیوا بوو بەڕاستی خەڵکی زۆر باش و بەڕێزی هەڵەبجە و هەم پارێزگارەکە و هەم بەڕێوەری ڕۆشنبیریش کاکەمە فەتاحە لەوانەیە بڵم تۆزێکم تەرخەمی خۆشمی تیاوێت چکە نەڕۆشتمە بۆینەوە بەڵام هەر بیم لەوە کردوتم ئەبێ بێن ئەبێ خەڵک نەبێ بێگومان ئەوە دڵنیا تر ڕۆژێک لە بەرنمەیە کە باسم کردوتیان بە سەرچاو ئێمە لە خزمەتانی تر
چاوەڕێ ئەوە نیشاڵڵا واللهی وەکو جەلال گۆڵەی پشوکی دەکەم بەس هەرچیشتە ئەوە کاگازادی پیاوێکی بەڕێزە ئەوە کاک حەمەفەتاحیش بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەرە ئەوش هەر دڵسۆزترین کەسی ئەم کۆمەڵی هونەری میلی خەبت دەکەیش وڵای هەمیشە ویستومە یانیشتی تازە ئەو دڵسۆزی خۆتە دەستخۆش قوربانتم کاک جەلال بەڵام جار وای سێرەکەی ڕێک ناکەوێ وەزعەکە نەهەموارە یان ناکرێ کاکە تۆ سێرم ئەم کوردستانی کە هەر پڕە لە ئاژا و لە شەڕ و لە نەهامەتی و لە کوشتن و لە بڕینە یعنی هەچ ماڵێکیم کوردستاناگری هەمووی تازێبار و هەمووی ماڵوێران ینی بەڕاستی شتەکەم ڕاستە مشتی شا دەڵێن بەڵام زۆر بەکەمی زیاتر من لەگەڵ معاناتی ئەو خەڵکەیە دەستکە خۆم ئەو حوزنە لە دڵمایە حەزەکەم ئەو شتێ ئەو کە گۆرانی ئێڵێم تاسیل لە بەرامبەرەکەم دەست و چاو خۆش بێ بە هیوای ئەوەی کاکجەزای سازیش ئیشەڵا هەر بەدایمی لەسەر خە دەبێت لەگەڵ جەنابتە بەس خۆت ئاسا تۆش سزمە بە لە ئیشەکە تۆ بێ هەنگاوێ بێتە پێشەوە ئیشەکەش هەنگاوێتە پێشەوە هەرچی بە ئێمە بکرێ من بە ناوی کاکجەزاشەوە لە خزمەت تای خزمەکاری دەکەین هونەرمەندی خۆشەویست کاک ئەرجومەن هەورامی لە هەورامانی گوڵ و دڵ و جوان و ڕازاوە هەفتەی پێشوش لای من بوو کاک ئەرجومەن لەگەڵ مامەسا عینەدین و کاگەکەم خاڵۆ ئەرجومەن خاسەنی گیانەکەم کاکە جەلالیانم کاتەتان باش قوربانۆ تۆ باشی کاکە ئەرجومەن بە قوربان و دەستخۆشیتان لێ یەکەم کە ئێوە بوون بەلانکەی هونەرمەندان بەڕاستی دەستخۆشی لە جەنابی و لە کاکە جەزای برامەکەم هیوادارم هەمیشاوا و هونەرمەندە ڕستانانە بەسەر بکەنەوە بە قوربانم خاڵە ئەرجومەن برای گەورەی هونەرمەندی خۆشەویست بە قوربانیدا کاکە بەرزانی بەڕاستی کەسێکە من هەر لە ناوەدەکان ئاگوێویستی دەنگی بووم و بەڕاستی یەکێکم لەوانە کە زۆر عشقی دەنگی ئەو پیاوە و شتەکانی شتی مەحفوڵ و شتی کوردەواری ڕەسەن و جوانن سەبارەت بۆ کلیپەش تایبەت بۆ حەزم کرد ئەگەر هەر ئیشێکی هونەری هەبوو لەو دەبەرە ئێمە حەزەکە دووسۆ کەسی من بۆ کۆکەمەوە ئەوە لە ڕێگەی سەندیکاری هونەرمەندانی هەورامان دقی ئەڵەبجە کراوەتە ئێستا کاگاشتی بەڕێز کاگاشتی هەورانی لێ پەسراوی سەندیکای هەورامان هونەرمەندانی هەڵەبجێ ئەو دقیەوە اینجا سەبارەت بە کاک ئازاد و کاک محەممەد فەتاح و هەرچێک بە ئێمە بکرێ کاک جەزاگیانە و ڕقەمەی من بە کاکە بەرزان من خزمەتان لە ڕێگەی ئێوەی بەڕێزە من خزمەتکاری و پیاوە بەڕێزەکەم زۆر سپاس دەکەین تۆ برای ئێمەی کاک ئەرجومەنجیە بە قوربان و کاکە جەلالگیان تۆ جەنابن بڵێم لە بیداەتی 2000ەکان و پشتیوانی ئێمە بووی لە هونەر و لە مۆسیقایەوە کەسێکی بەڕاستی بنەماڵەیەکی هونەردۆست و هونەرپەروەر من لە حەزمەکرد لە بەرنامەکەی خۆمە ئەو قسانە بکەم بەڵام بەداخەوە بە حکمی کاک عینەدین دەرفەت نەبوو ئێمە زیاتر قسەی هونەری بکەین و حەزم کرد ئەو پیاوە زیاتر بەشدار بێت لەوێ گینا من ڕازی دڵمان زۆر بوو هەموو هونەرمەندان ساڵسەر ئێسقان گلەیمانەیە لە کار بەدەستانی ئەم وڵاتە گەندەڵە دەست ماجەکەم من سپاسی جەناب دەکەم من بەرنامەیەکی تری تۆ قەرزارم بەخوای گەورە کە کاکجەزای ساس شتەکەی بە مفاجئ هێنا مامەسا عینەدین و توی ئەڕۆمەوە ئیتر وتوی کەماتوڵ بەیانی ئەڕۆیتەوە با بیهێنم لەبەرەوەی بینەرانی بەڕێزیش پێیان خۆش ببوو من قەرزاری جەنابتم یەک بەرنامەی تایبەتی جوانە بۆ ئەوکەم ئێمە پێمان خۆش بووە کاکە عینەدینیش مەسەرنجێ شانتی بوو بۆ ئێمە ئیتر ئەلمهم بەرنامەکەیەوە لە ناو خەڵکایە تر هەرکەس ئێمە بە کۆپلەیەکیش بێنیم بەرزاریمان کە شانازیەکە بۆ ئێمە بەقوربانە بوو دەست و چاو خۆش بێتەوە گەورەی ئێمەی کاک ئەرجومەنجیان تۆ برای ئەزیزی ئێمەی هەموو کاتێ بە قوربان دێ با وەختان نەگرم کاکە یان دووبارە بە خێراتنی کاکە بەرزانی خۆشەویست دەکەم زۆر سپاس شایبنی قوربان خواتان لەگەڵ بە قوربانم سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاک ئەرجومەن کاک بەرزان وایان لێ کردی بەیانی دەست بکەین بە ئیشەکەیانی پشتیوانی زۆر مەجال دەبێت بەڕاستی من نەمەزانیانی ئەوە خەڵکانی دوسۆز هەیە دێ بە ڕوومانەوە بەڕاستی بەدڵنیایی هونەرمەندی بۆ خاتری خوا و دوای هونەرمەندێکی قەدیمی شت هەیە سێرەکەی خۆت تەسەوری ناکەی کەچی سێرەکەی شتێکی بەڵام هەنە شتێز خۆت بیری لێ کە تۆڵی شتێکی واواکەم کەچی سێرەکەی دەرناس ڕاستەکەی منی زۆر جارە زۆر دەمێکە بڕوا بکەم شعرە 10 ساڵە لەدامە 10 ساڵە هەر ویستمە بیکەم وتمە بەخواترسم بیکەم نەجاحەت نێ ئەم جارە کردم ویستم تەسویری کەم دوایی نەکرا ئیتروتم هەر ئەمێ بچمە هەڵەبجە چکە خۆشتەکە بەسەر هەڵەبجەیە و بەسەر دامایی و ئەوەی ئینشاءڵڵا کاک ئەرجومەن لەسەر خەتە کاک جەزا لەسەر خەتە کورە و پیاوانەی ئەوێژە و بەرپرسانە هەمویان پیاوی چاکن و ڕەفیقی کاک جەزان و ئەیان خێنە سەر خەت ئینشاءڵڵا ئەچینە لای
بەرهەمێکی جوانی کاک بەرزان قەرانگیری و یەینەوە خزمەتان باوکی کاک جەلال باسییان بەرەمە بکەم باش، پێم خۆشە. داواکاری زۆربەی ئەزیزان ئێوەرێ. سۆزان و هەواداران و ئێوەی ئەزیزشە تۆ بەڕێز ئەم ئاوازە من لە دەمی هونەرمەندی خۆشەویست ئاڵاخان و ئاڵاوڵا. بەڵام بداوای لێبوونەوە چکە پرسم بەخۆی نەکردو منم گۆرانی متووە من ئەلێرەوە سلااو ڕێزم بۆ داوای لێبوودنشی لێکم کە ئاوازەکەم و تۆتە بەڵام لەوانێ بڵم کەم و کوڕشی هەرتیا بۆ باە بەڵام زۆر داوای لێبوردنەکەم ئەلێرەوە سلااو ڕێزمێ بۆ ئاڵاخان ئەکتەرێکی سەربەرز و خۆشەویست و ڕۆحسووکە و هونەرمەندێکی ئەزیزە بڕوا ناکەم پێی ناخۆش بێ ماتڵ تۆ گۆرانیەکەی بە جوانی ئەدا کردووە من لێرەوە بە ناوی ئەوە واڵم کێشەی نییە ڕێزەرمەتمان لێ بۆ دەست و چاوە خۆش.
خۆش یاخوا بەخێر بێنەوە دەستە خۆش بە کاک بەرزان بەڕاستی گۆرانیەکە زۆر حەزین و خۆشە و جوانیشی ئەداکەی دەستخۆشی بۆ کاک جەزا و بۆ مامەسا ئارامی گوڵ یان خۆش بێت کاک. وابزانم یەکەم جار کە ئەم گۆرانیە دوو تۆ لەگەڵ ئەم پیاوە بەڕێزەیە با بڵێن تۆمارت کردووە ناکاگەرام ناوەڵی زووتر لە با بڵێن لە سنووری تەختەقە لە پرۆڤێکە بەڵام یەکەم دوایەوە لە کەلاروتم بەڵێ ئاخر هەڵای شێوانە لەوەوەی تر با بڵێن کەوتە ناو خەڵکە دەست و دەمە خۆش بێ دەست خۆشڕێ باس لەو کاتەشە ئاڵاخانیە نایە پێشەوە یەکسەر بە دەست و دەمە خۆش بێ زۆر خۆش بوو زۆر بێعیب بوو هەڵبەتە نەبێ بە قسەیە ئێمە داوای لێبوردنەکەین تۆزە تاخیر بووین کە داغڵی بەرنامەکە بکەین داوای لێبوردن لە هەموو بینەران و بیسەرانی بەڕێزەکەین وەکو وتم بمان بورن ئێستاشەر گلەیم بۆ نووسن با بڵێن ئیتر کاکە ڕادیۆی میلی گەڕیانە یەکەم شت کولفەمان نییە دووهەم شت خۆبەخشی سێهەم شت وەڵی هەر باشیش ئاوا ڕۆ بڕێەوە باوکم بە قورعان کەناڵەیە هەموو مانگە زیاتر لە 15 بۆ 20 دەفتەری بۆ تەرخانەکرێ هەر بەقەر ئەمەی ئێمە ئیتر ئیشکالمانە بێ برا من لە ئەوڵا تۆزە خۆم تو ڕا کرد بەڵام دوایی کە هاتمە ناو مەوقیعەکە و سەیرم کرد ناقیان بوتم وەڵی باوکم هەر باشی شەکە ئاوا ئەڕۆین بەڕێەوە کاکە کۆمپیوتەرەکە داخل نابوو بە نیم سعات خەریک و ڕێباز تا کوتوانی داخل بەڵێ ئەوەیە مشکیلەکە کوورە کاکە خۆ من لەم ڕۆژ شەوانەیە حرمەتەن سەیری کەناڵێکمە کرد تەجیل کراویش بوو ئیشکالی تیا بوو چاوتم وەرە ئەمە ڕاستە و خۆ بێ سە شکر بە خۆمان دەستی هەموو لایە خۆش بە لەشتان ساغ بێ خۆشەویستان ئەوانەی کۆمێن دەنووسن دەستی یەک بە یەکتان ماژەکەم زۆر زۆر سپاستانەکەم بە ناوی کاک بەرزان و کاگارام و کاک جەزاشەوە ڕێز و حرمەتمانەیە بۆ جەنابتان ناتوانین بەڕاستی کۆمنت بخوێنمەوە بمبورن کاک زانم ڕۆژانەیە بڵێ کاک بەرزان پەلەتە ناوەڵا پەلەم نییە بەدەشتێک زۆرترین گۆرانیمان جوێ لێ بێت لە دەستمان دەن منیش حەزەکەم فرسەتە ئەگە پەیوەندی نەبوو داغڵ بینەکە کاجرام سەلامەتە بیرەوری نیە لەگە خۆیان وەڵاهی لەگەڵ کاک بەرزانە ئیشمان زۆر زۆر هەیە کاک سەلامەت بووانی لەو شتانەیە شتم ناکەوێتە شانسی هەیە شتم ناکەوێتەوە بیر بەڵام ئەوەی لە بیرم بێ تقریبان باش شتێکمان هەیە من و تۆ خۆ ئافی کات جەمالی برام و کوڕێکی ترمانە بوو سامانی نابووە بەڵێ سامان دوو سامانە نێمە سامان ڕەساسیە نێ و سامانێکیان سامان سەر قەڵەیەەکە قاڵەوێک بوو ڕەحمەتی لێ بێت لە ئەوروپای نانە لێرە ئەو سامانی لە سنتورە تا لە بەڵێ جا وەکو وتم من لە چەند بەرنمەیەکی تریشاوتومە من نازانم یا شانسی خۆمە یا گەرمیانی منیان خۆشەوێ و کاتەژەر بە قورعان منیان خۆشەویست با بڵێن کاک بەرزان دەسە ماجەکەم تەلەفۆنی نۆرمال هەبوو کاتە ئێمە تیپی مۆسقای گەرمیانمانە بوو تەلەفۆنی کردوتی کاکە ئاسپێک و گۆرانی بێژێکمەوێ بە جوانە مەرگەی برام با بڵێن وتی زۆر باشە جەلالی برام تازە فێر بووی هێن تی کاکە تۆ دەوێت بێنی لەسەر من خۆی فێرکە تۆ یەکێ بێنە هیچ نەبێت تۆزە باش بێ حەفلەکەش زۆر قەڵەباڕ بوو شەو ڕۆژی بەڵێ ئاسرەکەی گەشتینە ئەوێ ئەیتر کاک بەرزانیش دوو ئاهەنگیە بوو ئاهەنگێکی من و کاک جەمال و کاک سامانی دانە دانەیەکیان خۆی ڕۆشت ئیترە گەڕەکا و گەڕک بوو لەم گەڕەکە حەفلێ بوو لەو گەڕەکە حەفلێ وانە بوو ئیتر کاک بەرزان کاک جەمال و کاک سامانی دانا و دەستمان پێ کرد باوکی زاوە زۆر توو ڕەدیار بوو یەق شاڵی لەبەر کرد و شاڵێکی سپی پیاوێکی با بڵێن مدەڕەب حرمەتەن بۆ جەنابتان سبووقەکەشی لێ ئێوە کوڕیش نییە یەک دەمان چۆ شایلەی بەستە بوو وەڵا هەر زوو سووە هاو وتی کاک بەرزان چمەڵای نازانم بۆ پیاوانە بوو ئیتر بە جەمال و سامانی ئەوانیش بەڕێیان نەکرد وەڵام جارە هاتەوەتی بیوەستێنە بەمە قاعی 660 و شەرقیەک بوو لەگەڵ باڵەبانەکە باڵەبانەکەم فکر نەماوەکێ بوو ئەگەر ئەو کوڕە نەبێ عومەر کاعومەر لەوانەی کاک ڕەفیق بێت کاک ڕەفیق میرەیە بوو ڕەحمەت لە دایک و باوکە ڕێکەوە وەڵای تر کاک ڕەفیقی سەیری منی کردیوە بۆ سانە کاکە وتم ئەوواڵە وتی کاکە چی دەوێت نەیزانی باوکی زاوایە
وتی چۆن چیمەوێ برا من باوکی زاوام کوا بەرزان من بە بەرزانم وتووە ئەخۆ نە تەلەفۆن نەبوو نە هیچ هەبوو ئێتر حەفلەش وەستا هەمووی لێمان کۆ بووە کاکە دەتۆ مەیوەستێن خۆ خەڵکێکەکەی هەڵە پەڕێ کێشەی نییە بەزیتر ئەو سەحەب مەتڵاوەکە بوو وەڵام منیش هەر زوو سەیرمەکرم و ئەرێت دەست پێ نەکەینەوەی نە باشە تۆزێکی پێ چووەم و خاڵە تۆ نا بەس سەر چاو کاک تۆ جەمال و سامانی ژات نەمدیەوە حەل نەبوو بە کەڵک ناهات بەخوای تر زۆری بۆ ژن و بهین تێ ئاڵانتیان کاکە با دەست پێکاتەوە و خۆقابیلە ئەو پیاوەیەتەوە تۆزە ئەو نیت با هیچ نەبێت تۆزە هەڵپەڕی نەتاوێتەوە وتم دەست پێ بکەمەوەتی دەست پێکەرەوە یاخوا لە شتان سار نەبێت دەست پێ وەڵام ئەمە درەنگانێکی شەواوتم کاکە بۆ خاتری خوش تۆ چۆن شتی واکەیت تۆ کە تۆیانەوێت تۆ بەجێ یەڵی کەس ئێمە ناناسێت جاران حەفلە هانکان زۆر بوونی ئایتر نەتوانێت دڵ هەمووی بشکێنی بەشێکە چیت بۆمە بەشێکە ڕۆشتی بۆ ئیتر شتەکە کۆتایی وا بوو ڕەکەمیش بووی لەو مەنتیقەیە بە حەقەت پیاوەکی خوا ڕێز و حرمەتم بۆ جەنابت و بۆ هەموو تەواوی خەڵکی چەند شەماڵ و گەرمیان هەیە چێمان لەگەڵە بابە چێ کاک محەممەدمان لەگەڵایە لە سلێمانیەوە کاک محەممەد گیانێوارە باش قوربانم خۆی گەورەیە سەلامەتی کاکاک سامان جەلال گۆڵەی باش هەردیەوەی ئینشاءڵڵا قوربانە بم لەگەڵ تۆیە کاکە حەمەد سپاس دەکەم سپاس بۆ خوا جەنابە باشی قوربانم کارمەندان کڵاومەیە بۆیان بۆ کاک جەزای گوڵ و دڵ بە ناوی کاک جەزای شەوە ڕێزمانەیە قوربان کاکەوە جێمان گۆڕاوە جارجار ئەوە نیەتی شەکەمان گۆڕاوە ماشەڵڵا نە پارە پێیاکەی بۆنێەوە جاروای لێمانە گۆڕێ داوای دەبوو بکەم خوا لێمان ببوورێ خوا لەشتان ساغ بێ و خوای گەورە ڕستی بە خێرتان با ئیشاڵڵا قوربان وڵات داوێت ئینشاڵڵا دەستخۆشی لە بەڕێوەبەراتی هاتوچۆکەین تەکتیمان ئیشەکەی بۆ کردین بە پیشە ڕۆژی 12 پەیاکەی 15 دەین بە بەنزین باوکە ڕۆ کاسە بن من دەستخۆشیان دیەکە ماشەڵڵا ئیشەکەمان بۆ بە پیشە بەس تەکزی نەبێنە تەنگسارێکی لێ بڕی وەڵی دێنە هەی 15 بەنزین جێگرێت 12 بەیە کردووە قەی ناکاوە و جادە و بان و شۆستە و شتە چاکەن ئەوەش تۆزە قانجازی هەیە کاکە بۆ خەڵک ئاخۆ دەیتمەی بۆیە لەم ڕادیۆ جوانی تۆ دەستخۆشیان یەکەم جاروایە لێمان تێکە چێت نازانین کاک جەزای کاک سامانی کێ ئەوە جاروایە ماشەڵڵا ئیشەکە وەنە زۆرە لێمان تێکە چێت بۆیە جاروای لێمانە گۆڕێ بە قوربانە تۆ لە ڕێی ڕادیۆکەوە گوێمان لێگری دەست و چاوە خۆش بێ و لەش و ساغ بێ یاخۆ قوربان وەڵام من مەحەدە لە تەکسیەکە بەشگی شێکم هەبیانە هاتمە ناوسارەکە لەسەر ڕادیۆی ئەوەیە بە قوربانەوە تۆ برای گەورەی ئێمە خزمەکاری جەنابتان و هەموو سایقەکان و هەموو سایق تەکسیەکان خی گەورە بۆ ئێمەتان بێڵە و سڵاو و ڕێزمەیە بۆ یەک بە یەکی کارمەدانم کەسی کاک جەزایش ماچەکەم بۆم ڕادیۆ جوانە بۆ ئێمەدانەوە مەمنونم بە قوربان دەسە ماچەکەم برای ئەزیزی ئێمەی خۆشەویستی ئێمەی کاک محەممەد سپاس دەکەین زۆر زۆر سپاس بۆ کاک محەممەدی بەڕێز لە سلێمانی و یەکسەرە چینە لای بەرهەمێکی تر کاک ئارامجیە باسی بەرامەکە نەکەین کار با حەزەکەی کە تەواو بۆ حەزیژەکەی ئێستا فەرم ئەم هەرداوای هی کاکی و ئەحمەدە لێرە چای ماچەکەم ڕێزمان بووی و ئاوازەکەشی کاکە هونەر کۆیە سڵای بۆ ئەو دوو هونەرمەندە ئازیزە خۆشەویستیمان هەیە لە ناوی ستافی ڕادیۆدارم بە دڵی ئازیزان و ئێوەی ئازیز و خۆشەویست خۆی کاکجەزا بۆ لە زۆرترین گۆرانی تیا بێ ئەی بڕێت و ڕۆژانە لە ڕادیۆکە پەخشی چاو دەستە خۆش بڕوام نەبوو ڕۆژیاوە پێهۆ دڵی من مشکێ
بڕوام نەبوو ڕۆژیاوە بێهۆ دڵی من مشکێنی لەناو گەڕیدا بەڕانە بێبازەی بمسووتێنی لەناو گەڕیدا بەڕانە بێبازەی بمسووتێنی بیشتەیان بیرێتەوە کە خۆتەکێ بە قوربان بیشتەیان بیرێتەوە کە خۆتەکێ بە قوربان بێد و دڵی پێداوتم ڕەبی قەزاق دێبووە گیانم بێد و دڵی پێداوتم ڕەبی قەزاق دێبووە گیانم هیچ کەس وەک تۆ دڵژیانی لێ نەبردم لەوەتەیەم هیچ کەس وەک تۆ دڵژیانی لێ نەبردم بێبازەی بێباکە خۆشی ژیانی لێ نەسەندم بێبازەی بێباکە خۆشی ژیانی لێ نەسەندم بیردەیان بیرێتەوە کە خۆتەکردمە قوربانم بیردەیان بیرێتەوە کە خۆتەکردمە قوربانم بێد و دڵی پێداوتم ڕەبی قەزەر دێبووە ژیانم بێد و دڵی پێداوتم ڕەبی قەزەر دێبووە ژیانم تۆ نەبووی پێداوتم بێ تۆ چۆن ئاماڵی ساردەم ئەی تۆ نەبووی پێداوتم بێ تۆ چۆن ئاماڵی ساردەم بیردادمت گەر تۆ نەبی دنیای من پێ ناشادم بیردادمت گەر تۆ نەبی دنیای من پێ ناشادم بیردەیان بیرێتەوە کە خۆتەکردمە قوربانم بیردەیان بیرێتەوە کە خۆتەکردمە قوربانم بێد و دڵی پێداوتم ڕەبی قەزەر دێبووە ژیانم بێد و دڵی پێداوتم ڕەبی قەزەر دێبووە ژیانم یاخوا ئەو دەسانە و خۆش بێ دەمە خۆش بێ حرمەتمان هەیە بۆ ئەو دوو هونەرمەندە بەڕێز زەش کە ئاواز و کۆنراوەکەیان بۆ جەناب دەستی کاک جەزای ساز و کاک ئارام گەرمیانیش خۆش بێ کاک عەتامان لەگەڵایە لە بەریتانیاوە هەلو کاک جەلام کاتە باش سڵاو لێ بێ کا عەتاگیان جەنابە باشی لەخوا بەزێ بە سڵاو ڕێزمەی بۆ میوانە خۆشەویستەکە بۆ کاک جەزای ساز بۆ بەرنامە خۆشەویستەکەتان بۆ تاوای ستافی بەرنامە زۆر زۆر سپاس دەکەین بە ناوی هەمومانەوە ڕێز هەیە ئەو پیاوە کاک بەرزان دەنگێکی زۆر گڕ و خۆشی هەیە بۆ گەڕیان من هیچ نییە لە خزمەتان ئابەست تەنها ئەگەر بتوانێ یەک کۆپلەمان گەڕیان پێشۆشکا زۆر سپاس دەکەم
وڵای گۆرانێکی گەڕیان هەیە لە بەرنامەکەی بەسەر چاوم خۆی بۆ ڕادیۆی گەڕیان هاتووە ڕادیۆکەشی جەنابیان هەموو هونەرمەندانە ئەبێ گەڕیانی شێرتی هەرێ وەڵا من خۆم هیوایەتم گەڕیان حەزم لێتی خۆمە دەست خۆم ئاکسڵاو لێبێ سڵاو لێبێ ڕێز و حورمەتمان هەیە بە کاتی بەرنامەکەتان نەگرم هیوادارم هەموو کوردستان دڵخۆش بێ بەڕاستی ڕادیۆیەکی سەرکەوت و بەرنامەی جوانتان هەیە دەست چاوتان خۆش دەستی تۆش خۆش بێ برای ئەزیزی ئێمەش بە جەنابتانەوە جوانین ڕێز و حورمەتمانەیە بۆ هەموو کوردانی تاراوگا و جەنابیش کاک سەرچاو بە قوربانە بم چاوی من کاک ڕێباز گەورە دێی لە شاری سلێمانیەوە ئەفکاک جەباری گیان جەمال گۆڵەیەوە نیە گیان بەڵێ لە خزمەتە قوربانە بم چاو ماچەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم سپاس دەکەم چاو ماجەکەم بە خێراتنی میوانە بە ڕێزەکانتانەکەم کاکی ئاسوەرگ بە تایبەتی کاک بەرزانی خۆشەوی عزیز و خۆشەویست لە لای هەموو گەورەتیەکان خۆی نزانێ تاجی سەرمان زۆر ئاهەنگی خۆشی بۆ کردین بەڕاستی یەکێکە لە هونەرمەندە شازەکان هەم لە گۆرانیە ڕیتمە خاوەکانی هەم لە گۆرانیە ڕیتمە دەهۆڵیەکان با بڵێن ئەوانەی کە بۆ هەڵپەرکێ بەکارێن هەر لە سەرەتای مناڵیمەوە من بە بۆنی خزمانی چەمچەماڵەوە یعنی داوەتی ئاهەنگەکانی ئەوەیە کراین بە خزمەتی شاد بووم بەڵام هەر لە سەرەتای مناڵیمەوە یعنی بە دڵ هۆگری دەنگی کاک بەرزانم بەڕاستی بە قوربانە بم چاوی ئێمەی و هەمیشە هیوای تەمەندرێژوی لە ساغی بۆ ئەویش و بۆ سەرجەم ستافی بەرنامەی ڕادیۆ گەڕیان نەخوازم چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم ئەزانم هەمووتان بەبێ بەرامبەر ماندوون هیلاکن لەگەڵ بەرنامەکە و خزمەتی میلەتەکەن بەڕاستی سپاس دەکەین خوای گەورە نمونەی کەسانی وەکو ئێوە ئازیز و خۆشەویست و کارامە زۆر کات تەمەتان درێژکە خوای گەورە کەسانی وەک ئێوە دڵسۆز و چالاک بێڵە بۆ میلەت ئێوە کەسێکن کە عنی ئارامی بە دڵی هەموو کەسێکەوانی دڵتەنگە ناوانەی خەمێکیانەیە بە ئیشە جوانەکانتان بە گۆرانەکانتان بەدەست پەنجەکانی برادەرانی ئاسوەرگ یعنی دڵمان خۆشەکەن بەڕاستی هەموو کاتێک بوونی ئێوە سەروەریە بۆ ئێمە من بەڕاستی ڕێز و خۆشەویستیمەیە بۆتان زۆر سڵاو و ڕێزمەیە بۆ کاک بەرزان بۆ یەک بە یەکتان چاوی ماچەکەم زۆر خۆشحاڵم ئەمڕۆ خۆم بە ئومێدەوارە زانم بە دڵخۆشە زانم کە بەشداریم کرد لە خزمەتانە زۆر سپاس بۆ جەناب کاک ڕێباز ئێمەش بە جوودی جەنابی کاک جەزای ساس لە خزمەتانە قوربانی کاک جەزا برا گەوری هەموو کات بەڕاستی هەموو شە جوانەکان سەرچاوەکەی لەوە گرتەوە بەڕاست بەتاکید یاخوا تەمەند درێژ بێ تەمەنی هەموو لاکتان درێژ بێ زۆر سپاسانەکەم مەمنونی هەمووتانم تۆ برای ئێمەی بەس یەک داواکاریمەیە کاک بەرزان ئەگەر بە ئەرگ نەبێ لەوانێ بێبارێک لەوانەیە لە بەرنامەکانی خۆشیان لە سیستەمی گۆرانەکانی هەڵی نەبژار بێ ئەگەر مەجال هەبوو کادەبوو یە گۆرانی چی لەلایە بۆم بێنەوەمان بۆ بڵێ زۆری مەمنونین ئیشاڵڵا بەسەر چاو دەرفەتە بێ بەسەر هەردوو چاوم لە خزمەتان یاخوان نمونەتان زۆر بێ بە ڕێزی ڕێز و حورمەتمان هەیە بۆ تەواوی گەورە دەیەکان و بۆ جەنابی شر دەست و چاوە خۆش بێ نییە هەیە نییە نییە ئەحمە خۆشناوەتی چهار چاوەڕێە کوڕی کاکە وڵای وم نوکتە و قسە کرد بە قورعان دە تااقەتم نەما جا شاب لەم ڕۆژانەیە لە لای ئەسحابەسبیەوە سەرەکەوتم کۆمەڵە کاک بەرزان خەڵک ئاوا کۆ بوو بۆ وتم ئەبێت چی بوو بێ ئەوەی و کورە دەگونا حەوازی لێ بێنە و نازانم چی و جا من هیوایەتمە شتانە وەڵام نیش ئاوایەکەم کرد و خۆم کرد بە ناویە تەماشاکەم داماوێکە سینێ لقمی شروبی پێەیە ئاوا ئەی خاتە سەرسەری شاڵ لە بەرێکیش ئاوا بەقەی منە بوو ئێمە داما و چکا باڵامان بەرز نییە داماوین یەک بەر لە هەر شوێنێکەوە بکەوێتە خوارەوە بەرمانەکەوێت ئیترا میژەوە نییە بە تەقەڵی لیا بوو ئەم شتانە ئەویشی لە بەردەما بوو ماشەڵا لقمە شروبی فرۆشەکە زۆر باڵای بەرز بوو کە ئاوای کردبوو ڕێکەوتە بوو بەسەر کابرایە کاک جەزا یەک قاتی شاڵی خورمایی لە بەرا بوو سوێن بەخواشتی وام نەدیوە ئەوە نەجوان ئیتر کابراش هەموو گیانی ئاردووشی لەو شاڵی کابراش لە حەرسی تووڕێی خۆی وینی خۆی پێ بژێرم من شومە تەنیشتی وتم لا لەم شاڵانە چۆنە پێیاوە وتی 1,200,000 پێیاوە
تم بە تەمای بە لوقمی شروعی میلیۆنە 200,000 باتێ هەتیوتم یەک شتە پێ بڵێم دەردی کاک جەزاڵێ خۆتم سیارەیە داعمەکە بە شەرم 500,000 تێ ئەنجاوتم خۆی دەزمایەکەی لوقمی شروعیەکەی بای 10,000 نابێ ئێستا تۆ بە تەمای قاتێکی پێ بکڕی بە میلیۆنە 200,000 وتمەی بۆی ناکەی بەقیس جا من نییە ئەوە نی خۆم زانی شتی وە هەر بۆی نابێ لەوێ شاخۆ کابرا ئای بوو شوورەی وتیان پارەوتی با بە پارەکۆکردنەوەی خۆم سوالکرد نیم ئێوەتم پێی نییە کابرا منیش بەو کوڕەم وتم ڕۆژی چەند پیاکەی وتی وەڵی هەشت و حوت و ئێوتم ڕۆژی بۆ دەکا بە 2000 بی کە بە قیستی درێژقایان خۆ ئاگای لێ نەڕۆشتمایە پیستی ێسرەوان تی بڕۆ مردوو مرێەوە تۆ عیب ناکەی ئەی وتم با بە کابرا قوڕ بەسەرە خۆی مایەکەی بای 10,000 تا وەرە حوت پیاکە میلیۆن و 200 بەچی بە آخر بەچی بداتێ خۆشەویستیم بۆ هەیە کاک ئەحمەد خۆشناوەتی یەکسەر ئەچینەوە لای کاک بەرزان بەخواست جوان دەسم کەوتووە ئەمڕۆ یاخوا بەخێر بێ ئەمەیان چییە؟ ئەمەیان گەڕیان ئەمە ئاواز هەڕاوی کاکە ڕزای قەشەنگیە لە پیلان شار لێرە و چاوی کاکە ڕزا ماچەکەن هیوادارین بەدڵێ و ئازیزانە بێت قەشەیە ڕزای نەزاری ڕزای قەشەنگی لە پیلان ئەوە ئەم نەبیستە ماشەڵاوانە ڕزای دەنگخۆشەیە ڕزای نەزاری ڕزای شاعیرە و ئاوازدانەریش خۆ ماشەڵا ڕۆژەڵات هەمی برایمە و ڕزایە ئەوانە هەر دەنگخۆشیان زۆرە لەو ڕزایانە زمن الروي واويك دهرنا هات ورنا زمن الروي واويك دهرنا هات ورنا تشاور واني توفير بوم خباري يك كيدك تشاور واني توفير بوم خباري يك كيدك عليني قدر شوم ضلت هاتم قريني جنبي يا سفر في وفاي لتوري دامي خداويني قدر شوم ضلت هاتم قريني جنبي يا سفر شل بيركم شل ياتكم خوش ويست جوانكم يمد دامت بيدارتم وقتي لمدير شل بيركم شل ياتكم خوش ويست جوانكم يمد دامت بيدارتم وقتي لمدير شاوري في وفاروجي زرجر من لدوري توقري نايا وابو نايا واد شاوري مو شاوري في وفاروجي زرجر من لدوري توقري
بابم داخانە چمە ژێرگەم دارێ سەردانم دکە بینایی خۆت هەماکەی هەر لەوێنەکانت دکە بابە داخانە چمە ژێرگەم جارێ سەردانم کەوە بینایی خۆت هەتاکەی هەر لەوێنەکانت دکە بقري وتساوكان تركي بناي دبني دلو دي بيوميد ديلو دي بيوميد دي الدنيا يا بناي سيرا جواني تو سيرا جواني تو جواني هيچ كسي ناچيا سيرا جواني تو وجواني هيچ كسي ناچيا بقري ودي كان بترسمي عيد بني امان 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 شاورواني دواتي بوم خباري شاورواني دواتي بوم خباري یاخوا دەمە خۆش بێ دەست خۆش بێ گۆرانیەکی زۆر خۆشی گەڕیان بوو دەست و چاوی کاک جەزا و مامۆستا ئارامیش خۆش بێ چۆن ئەڵێ ئەو گۆرانیە ئەوە خۆی گەڕیانی ئەسڵیە لەگەڵ ڕێزم ئەو گەڕیانانش کە سەری ئەکرێن و ئێستا خەڵک با بڵێن پێی هەڵەپەڕێ خراب نییە بەڵام حەقیقەتی گەڕیان تینپۆکەی کاک جەزا ئاوایە وایە مامۆستا عینەدینیش با بڵێن هەر دەستی خۆش بێ بەڵێ بەڵام حرمەتەن خۆ بە هەموو نەوعەکان گەڕیان وتراوە کاک جەزا ئەزانێ خۆی و جەنابیشتان شارەزان بەس حەقیقەتی تینپۆی گەڕیان لای من ئەمەیە خۆی حوزنێکی تەیە ڕاستە بۆڵ پەرچە بەکارێ بەس هەر عادەتەن تابعیشی حوزنی تەیە بالفعل لەگەڕیانە لە سنووری ئێرانە وانە بەگەڕیان هەڵەپەڕن پێی هەڵەپەڕن دەستیان خۆش بێ بەڵام ئەڵێم حەقیقەتی تینپۆکەی کە لە ئەوەڵیشەوە هەتاوەکو ئێستا بوترا بێ گۆرانی گەڕیان ئەمە حەقیقەتەکەیەتی ئیتر ئەگەر بەنەوەیەکی تر بوترێ بەڕاستی ئەوە دەستکاری کراوە
ئەگەر پیا و حەقی هیواداری مەدڵی ڕیتمەکەدەمی تۆ خۆش بێ زۆر زۆر خۆش بوو و ئەو برادرش داوای کرد کاجات خۆم نێشتم هەیە داوای فەرموو کاک بەرزان گۆرانیە بەسەر دایکە بەسەر باوکیشە هەموو گۆرانیەکانی حوزی پێ دیارە نازەم هیچیان ئەمڕۆ بێ بەشمان ناکە لەیەکیشان بەو خوایە کاک یا شعرەکان بێنیە شارەکەی نانبس من لێم بزەبێ زۆر ئەم زۆر بەناوبانگە بۆ دوو گۆرانیە کاکە جەلال هی دایکیشی باوکیش کاگەرە وڵایتر خۆ ئەمڕۆ گەورەی کردوونی لە خزمەت یاین بە ئارەزوی بەسەر چاوم بۆ پیرۆزی دایکی ئەخیر پەیوەندیمان کۆتا پەیوەندیمان کاک جەعفەر جەلالی کاک جەعفەر گیانم کاتەوە باش کاتتان باش سڵاوتان لێ بێ سڵاو لە جەنابیش ڕێزە هەیە کاکە جەعفەر خۆشحاڵم کەرەتێکی کە هاتمەوە بەرنامەکەتان قوربانە بم خۆ غایبی خۆ نەیتۆ حساب نیوانێ کاک جەلال نا بە تەلەفۆنی حساب مهمە سەریش کەکەم کاک جەلالجان باشە قوربانە وەڵا لە خزمەتتان دەست خۆشتان لێ یەکەم خۆشحاڵم بەجددی بەرنامەیە کە ئەبێ بەرنامەکە پەرەی زیاتر کردی ئێستانە خۆ لە ڕووی هەموو شتێکەوە هیچ کەموکی نییە بەس ئێمە وەکو ڕاگەیاندکار وەکو خۆم یەکێکم لە کارمەندانی ڕادیۆکە حەزەکەین زیاتر بێتە ناو جەماوەرەکەەوە هەچەنە خۆشیکە بەس نەخجیکە زیاتر بێ هەر ئەوەنە بە خێراتی میوانەکانی شەکەم خۆشحاڵ هەر بوو ئەوە تەلەفۆنم کردتم بە ئەم کەرەتەش گوێم لە دەنگی ئێمەش گوێمان لە دەنگی ئێوە بێ زۆر سپاس کاک جەلالجان نقطەیەکی کورتمان بۆ بڵێیت مەمنونتم باسکەیت بە قورئان کاک جەعفەر لەواچێ لە لایفەکەیان نەبوو بێتی ماشەڵڵا ئەمڕۆ زۆرم وت و زۆریشم نوکتە کردووە بچووکی دەکەم ئەگەر مەجالی تیا بووی شەڵا لە خزمەتە وەرە برا گەورەی کاکە جەلالجان ڕۆحی بەسان خۆش خوار لەگەڵ بێ قوربانە بم کاک جەعفەر دڵی کاک جەعفەر ناشکێنم هەڵبەت پار نەوتاو منیش لە دەوام بووم تەلەفۆنیان کرد وتیان هەرچۆ نەبێ وەرەوە نەوداتوە خۆشنی داما و لە سەروان ناتوانە بەرمیل بێنێتە خوارەوە وەڵای تر کاک بەرزان کە چوم سەیرەکەم لە سەری ئەو سەری گەڕەکی خۆمان لای مەحەتەی کارەباکەوە بەرمیل دانراوە بۆ سەر سیەکە واستە و شتیش ناخوا خۆ کەس ناناسی منیش تۆزە خۆشم حەزم لە شتی جدیا دەیەوە با بڵێن بەسەرە وەڵای تر بەرمیلەکەم داناو کە سەیرم کردوتم بابەمە هەر هین نابێ هاتمە خوارەوە بۆ دوکان تۆزە ئیشی دوکانمە بوو ئیشەکانم تەواو کرد و تەلەفۆنی کرد ماڵەوە تێرە کاکە تۆ وتم بەلای بەرمیلەکەەوەم بابەتەوە کە چییە ئاخر ناکرێ خۆ ساردیش بوو وەڵا بە برادێکم و لە پێش منەوە بوو ئەم ناسی دراوسێمانەوتم خۆ تەلەفۆنەکەم و پێوتی ئاوتم کە سیچل کەسم لە پێشەوە مابوو تەلەفۆنێکم بۆ تی باش ئەمە تمەزەویش لە من کڵۆرترەویش ڕۆشتووە ئیشی هەبوو وەڵا تەلەفۆنی بۆ کردم تی سەرەکە نزیک بۆتەوە کە چم تەماشاکەم تا من هاتمەوە خۆ بە حسابی ئەو من بێ من سێ بەرمیلم لە پێشەوە مابوو تەماشاکەم بەرمیل نییە وتم کاکە کوا بەرمیلەکەم وتی وەڵای منیش بەجێ مێشت بەزەوە ئەوەی منە تۆ لە دوای منەوە بووی ئێدانەیەکیش ڕێک دەستی گرتبوو بە قوڵفی بەرمیلەکەەوەی منە وەڵای تر کە دوایی سەرەداوێک ماوەرگرت بەرمیلەکەیان بردەبوو وڵات جوانم نەوت وەرگر بەبێ بەرمیلی ڕۆشتمەوە بۆ ماڵەوە وەڵی حرمەتم هەیە بە ئەو برادرە ئەویش خەڵکی منتیقەی گەرمیانی خۆمانە بە هەڵڵیت وتی دوو بەرمیلتانە ئێمە بەس دیارە بەخوام بە دوو دە بە شکر بوو داماوە لەواچە سەراحەتی نەبوو بێ کاگڵ شاد بوو مامە دڵە ڕێزمان بۆ هەیە دڵە گیان هەڵمان گرتووە بۆ ئەم ساڵ کواوە علادینەکە لەکوێ باشە من چۆن پێڵم گیان کوڕە کاکدڵشاد زۆر خۆشەویستی ئەمەیە کاک بەرزان ئاسایی جەنابە ئاسایی بەڵام بەخواوتی تەکلیفی لەوانێت لە بیری نەبیان کاکزا تۆش ویژدانە بێ نەیوتی کاکە تەکلیفێکتان بۆ ئەەکەم ئێمەشتمان تۆ لە لای ئێدە لەو کاتەوە خۆ علادی نەداماوە هەر چاوەڕێ بەژە من بنەکەی ژەنگی کرد کاک علادین حەسەن لێرەوە خوای گەورە شفای بەخێری بۆ بنەرێ دوو هەفتەیە باری تەندروستی تێک چووە و عەمەلیات کراوە بە هیوای ئەوەی علادین گیان ئەم یەکشەمەیەش هەر ئێمەوە بۆی بە تەواوەتی ساف بوو ئەم یەکشەمەیە ئازام هونەرمەندێکی ڕۆژهەڵاتمان لەگەڵایە خوشتێکی بەڕێزە لە ڕێی کاکوونەری عازم سایزەرەوە هی نەکەین ئیشەڵا ڕیکلامی بۆکەین بەخوا ناوەکەیم لە بیر چوو بە سەقزیە خاتو یەسنا سەقزیە ڕێزمان بۆی هەیە هونەرمەندێکی دەمخۆش و عەزیز و بەڕێزە ڕۆژی یەکشەمەکەی تر ڕاستەوخۆ لە خزمەتان نابین خۆشەویستان کاتی کاک بەرزان کاگادین چای ماچەکەم
من زۆر دەمێکە ینی لە نزگە بەڵام نمبینیوە زۆر دەمێکە هەر حەزمە کرد بیشی بینیم بەڵام لێرەوە سڵاو ڕێزم بۆ هێو ئینشاڵڵا خۆی گەورە شفایدات خی گەورە شپای با هونەرمەندی خۆشەویست و هونەرمەندی دێرینی شاری سلێمانی کاک عەلاءالدین حەسەن. خۆشەویستان من لەمە زیاتر کاک بەرزان و کاگارام و کاک جەزا بەڕاستی عەزیەت نایەن. بەرنامەکەمان زۆر باش ڕۆی و زۆر خۆش بوو. هەزار جار دەستی کاک ڕێباس یەمەوە لای تۆ کاک بەرزان. خۆش بێ سپاس بۆ بانەخان بۆ کاگالان تواناوی ئەو کوڕم لە بیرەچێتەوە موجارە شاد کاکە میرشادی گوڵ و دڵ ئەوە ڕۆحی منە زۆر عەزیەتی هەیە بەخوا ئەمڕۆ و فڕفڕۆکەیە داماوە. بەڵێ کاربەندێکی خۆبەخشی میدیایی گەڕیانە دەسوچاوی خۆش بێ سپاس بۆ کاک ئالان ڕەفیق بەسە کاک ڕێباز بیڵە بۆ خاتری خۆ دەسوچاوی کاک جەزا ماجەکەم زۆر زۆر سپاس ئاران گەرمیانی ئەمیش ئەندامە خۆبەخشەکەی ڕادیۆی میلی گەڕیان دەست ماجەکەم سپاس دەکەم بووم بە مایە عەزیەت بۆ بەڕاستی هەزار جاری تر حورمەت بۆ کاک بەرزان بۆ مامۆستا بەرزان کە بە خۆبەخش ئەمڕۆ هاتە ئەم بەرنامەیەوە کە بەڕاستی عەزیەتمان نایداوای لەبوورنەوە لە یەکەم خەجاڵەتم ئەخیر وتە بۆ ڕادیۆی گەڕیان و بۆ وڵای سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو کارمەندانی ڕادیۆیە بۆ بینەرەکانی بۆ دڵسۆزەکانی بۆ تۆی ئەزیز بۆ کاکە جەزا و کاکەلانی خۆشەویست و داوای لێبور نەکەین لە کەم و کوڕیمانش بێ ببورن چکە شتەکەمان ئەوە نەبوو تەنسیقی بکەین و پرۆڤە بکەین ڕاستەوە خۆشتەکە زۆر جوان بوو زۆر بێعیب بوو داوای لێبوردن لە هەموو لایەکەن بەڵام حەزەکەم ئەلێرەیە ئەم گۆرانیە کاک ئالان ڕەفیق داوای کردەوە لە چەند برادێک و چەند دۆستێک داوایان لە من کردو منش کاگالان دڵی ناشێنم لەبەرەوەی هاوڕێکی خۆشەویستی منە لێرە چاوی ماچەکەم هیوادارم بە دڵی کاگالان و هەڤاڵانی کاگالان و دۆستانی کاگالان دەست و چاو خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەین خۆشەویستان ئێمە بەم گۆرانیەک مامۆستا بەرزان قەرانگیری یەینە فلیقاندنی ئاهەنگەکە تازە دابڕا بە سەرمان ڕێباز گوێمێرێ تا یەک شەمەکەی تر ئیشەڵا لە خزمەت ئەمەوێ ببوورە یەک دەقە ڕێباز جان سپاسی ئاوی لایفی سلێمانی یەکەین کە هەموو مانگە 50 کارتۆن ئەومان بۆ نێرە زۆر زۆر سپاس یەکەین سپاسی کۆمپانیای فازلین فازلاین زۆر زۆر سپاسیانەکەین چاوی بەڕێوبەر و هەموو کارمەندەکانیان ماجەکەین سپاسی کۆمپانیای ئایکیوی جوان حرمەتم بۆیان هەیە کە شکورەوە چەند بەرنامەیە ئێمە هیچ کێشەیەکی لایفمان نییە خۆشەویستیم هەیە بۆیان بە تایبەتی بەڕێوبەرە بەڕێزەکەی و کاگۆرانی ئایکی و دەسوچاوی ماجەکەم زۆر مەمنونیانی سپاسیانەکەین تا یەک شەمەکەی تر لەگەڵ ئەو خاتونە بەڕێزەیە ئەگەر ماین ئیشەڵا ڕاستەوە خۆوە لەو بەخوا سێونی و داغڵ نابین بەس کاژمێر سێونی و لە خزمەتتا نابین بەخوای تر خۆڕێ باز نەمتۆ خەتای نا خەتای ئێمە بووە بەزی تر هەر وایە بەرنامەی من تۆزێکی پێ بە ئەخیر گۆرانی مامۆستا بەرزان یەینە کۆتایی پرۆگرامەکەی ئەم یەکشەمەمە هیوادارین قسەیەکی خراپ شوشەیەکی نەشیاو لە دەمان ناتوێتە دەرەوە ڕێز و خۆشەویستی جەلالگۆڵەی و ڕادیۆی میلی گەڕیان و میدیا گەڕیان قبول بکەن بەخوای گەورەتان نەسپێرم خواتان لەگەڵ ڕێدەنیا ئایشەوانە چی بووەم کۆچەناکان ئەم شەدوری گرینێکە و لە ناغمدا ئاهوروژاوە ئەم شەدوری گرینێکە و لە ناغمدا ئاهوروژاوە هۆی و گریندارە